سەرۆکی حکوومەت چۆشی بە محاڵدادا خەڵک سەیری خزمەتگوزاری و کاری باش دەکات. دیارە پێشتر پارتی دموکراتی کوردستان کە سەر و ملیۆنە دەنجیەنا پێشتر کۆمەڵە ئیشی کار و باشی کرد بە تایبەتی لەم 4 ساڵی بەو وەزعەیەوە کە سەرۆکی حکوومەت چۆشی بە محاڵدادا خزمەتی ئەو خەڵکیدا هەموو جار دەوبانە و خزمەتگوزاریە. خەڵک لەوە گەیشت بە هاتووش هیچ ناکرێت، خەڵک دەنگەدا بە خزمەتکردن بتەوێت نەتەوێت پارتی دموکراتی کوردستان یعنی پارتی نەتەوایەتی پارتی کوردایەتی خەڵک لەسەر ئەوە ساسە دەنجی بە پارتی دموکراتی کوردستاندا. ڕۆڵی سەرۆکی ئەنجومەنی وەزیران لەم 4 ساڵی داهاتوودا کە کۆمەڵێک ڕێگری و کۆمەڵشتی بۆ هاتە پێشەوە خزمەتی هەولێر و دۆچی کرد خۆزگا ڕێگری نەکرا لە منتیقەی سلێمانیش خزمەتگوزاریشی باشی بکردایە و خەڵک شاهدی ڕۆڵی ئەنجومەنی وەزیران دەدا ئەگەر بە ویژدانەوە بیدا دەزانێت چ کار